ژمارەی دروستکردنی خانووەکانی دەستگای خێرخوازی بەخشین لەسەردەستی ئێوەی خێرخواز و بەخشندە بوو بە 188 خانوو. بابزانین لە 188مین خانوودا چ ماڵێکتان لە نەهامەتی ناڕەحەتی ڕزگارکرد. بەخشین نەوەی بێکەسان. الحەمدلله و شکر ئیسا ئیجار نەمینیە ئەم خانیە جوان دەست خۆش زۆر مەمنون لە کاک خەلیل و بەخشین یارمەتیماندا. ئەوڵۆ ئیجار الحەمدلله خلاص بیم لە ئیجارە و نادەگانی مە زۆر خۆشیمان لەی مالە و مالە ماشەڵڵا الحەمدلله و شکر گەورایە 130 مەترە 2 غرفەیە هەیە و هۆڵی و دیوەخانی و مطبەخ و حەوش گەورە الحەمدلله و شکر تەواو بیم. ئەو شەوەکی هاتیم لێرە تا شەوەکی مە نەخەفتیم لە نەخۆشیەوە والله زۆر دوعای خێرکردن بۆ ئەو خەڵقێکی یارمەتیماندا خۆ ئینشاءالله خوا دەریان رازی بوت لە شەر دنیا لایان بدەێت. تا ئێستا خانوواتان نەبووە؟ نە والله هەر لە خانووی ئیجاری؟ والله گشتی ئیجار الحەمدلله و شکر خوا قاپی خێر کردەوە. پێشتر هیچ غەرازمان نەوی الحەمدلله و شکر بەخشین و خێرخواز خوا بدە دەبیان ئینشاءالله ئەم کاوانتەرە کرد بۆمان مەعرەزینە و کرد بۆمان و تەلڤیزیۆن و فەرشتنە و مال گزی کەهرەبایی گشتی خۆی نارد بۆمان خۆی ئینشاءالله خێریان بنووسنت الحەمدلله حتى این تەباغەش بۆمان هاورد هەموو شتەکانی تازە هەموو گشتمان گشتی تازەیە. بەخشین نەوەی بێکەسان. لە جەلەولاوە ئاوارە بوون 4 منداڵی بێباوک و دایکێکی ڕەشپۆش بەبێ ئەوەی هیچ شتێک لەگەڵ خۆیان نابێنن لە دەڤەری گەرمیان بوون بە کرێچی تەنها لە یەک ژوور ژیانیان بەسەر دەبرد بێ ئەوەی هیچ سەرچاوێکی بژێوی ژیانیان هەبێت
تەنها 200,000 خانە نشینی باوکیان نەبێت. بەڵام ئێوەی خێرخواز و بەخشندە لە ڕێگەی بەخشینەوە توانیتان ئەم خانوە جوانەیان بۆ بکەن بە دیاری بۆتان دروستکردن لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ. لە هەمووی خۆشتێژەوەیە لە ڕێگەی بەشی بە باوکانی دەستگای خێرخوازی بەخشینەوە موچەی ماگانەیان بۆ دابین کراوە.